دوای ساڵێک لە ڕاگەیاندنی کۆتایی هاتنی جەنگی داعش لە عێراق هێشتا جموجۆڵی چەکدارانی ئەو گروپە لە سنووری کەرکووک و چەند ناوچەیەکی دیکەی عێراق کۆتایی نەهاتووە. لە زانکۆی کەرکووکیش بێ ئاماژەکردن بە قوربانی خەباتی پێشمەرگە ئەو ڕۆژە بەرز ڕاگیرا. ڕەشاد گەڵاڵی لێپرسراوی کۆمیتەی مەخموری یەکێتی بە پەیامی ڕاگەیاند دوای ساڵێک لە تێکشکانی چەکدارانی داعش بە هاوکاری وڵاتانی هەرێمایەتی و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی هێزێکی ئەو ڕێکخراوە کە ژمارەیان 300 چەکدارە بە درێژایی چیای قەرەچۆخ بۆ مەرامی سیاسی ڕێکخراوەتەوە. هەروەها فەرماندەی هێزەکانی دژە تیرۆری عێراق لە کەرکووک ئاشکرای دەکات جموجۆڵی شانە نووسەکانی داعش لە سنوورەکە ماوە بە پێیوتەی ناوبرا و هەوڵی چەندکردەوەیەکی تیرۆریستیان لە ناو شاری کەرکووک هەڵوەشاندوێتەوە. وأنا أكد لك أنه الآلة العسكرية لتنظيم داعش قد سحقت ودمرت. چەکدارانی داعش هێز و توانای سەربازیان کۆتایی هاتووە. ئەوەی ماوەتەوە کۆمەڵێک شانەی نووسوی ئەو هێزەیە ئەویش بەهۆی سەختی شوێنەکان و زنجیرە چیاکانەوە ماون کە لە باشووری کەرکووک و سنووری حەویجە و حەمرین هەن. بەڵام هێزە ئەمنیەکان بەردەوام لە هەوڵدان بۆ تێکشکانی ئەو هێزە و لەناو بردنیان. لە ماوەی ڕابردووشدا چەند جارێک گورزی کوشندە لەو گروپە چەکدارە دراوە و چەند شانەیەکی نووسوشیان لە ناوشاری کەرکووک دەستگیر کراون. پیلانی چەند کردەوەیەکی تیرۆریستیشمان هەڵوەشاندوێتەوە و سەرجەم ئەو کەسانەش دەستگیر کراون. ڕێکارە یاسایەکان لەگەڵیاندا گیراوەتە بەر بۆیە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە ئاسایشی کەرکووک بەرقەرارە. لەلایەکی دیکەوە بەهۆی ئاماژە نەکردن بە ڕۆڵی پێشمەرگە لە ئاهەنگی زانکۆی کەرکووک قوتابیانی کورد بایکۆتیان کرد و پێشانگایەکی فۆتۆگرافی بەهۆی نەبوونی وێنەی پێشمەرگە تیایدا هەڵوەشایەوە. لە بەرنامەیە بوو معرەزێکی ڕسم دابنرێت ئەو معرەزەیە ڕسمی شەیدەکانی تێ عەرز بکرێت باچێ ڕێککەوتنێک دروست نەبوو لەگەڵ ئیدارەی زانکۆ و نوێنەری تەڵەبەکانی هین هەموو پێکاتەکان فەزانکۆی کەرکووک پێی باش بوو ئەو معرەزە لەوق بکرێتەوە بۆ ئەوەی نەبێتە حەزازیە ئەو جۆرە شتانە. بینیمان ئێمە حەفلەکە بەڕێوەچوو بە شێوەیەکی ئاشتەوایانە و هیچ کەس گرفتێکی ڕوو نەبووە. ساڵێک تێدەپەڕێت بە سەرنەمانی دەسەڵاتی سەربازی داعش لە باشووری کەرکووک. پێشمەرگە لە ماوەی 4 ساڵ شەڕ و قوربانیدان وێڕای شەید بوون و بریندار بوونی دەیان پێشمەرگە لەو سنوورە. بەڵام ئێستا پێشمەرگە ڕۆڵی بەرز ڕناگیرێت. ئەمەش بۆ هەڵەی حەزبە باڵادەستەکانی هەرێم دەگەڕێتەوە کە نەیانتوانیوە پێشمەرگە وەکو هێزێکی نیشتیمانی بناسرێت و بە بڕیاری حەزب جوڵەی پێ نەکرێت و هەر بە بڕیاری حەزبیش پاشەکشە نەکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.